ئامۆساییان بانی باش ئەم کاتە باش سەلامەت بێ زۆر سپاس ئەرکت کێشە قوربان چاوەکەی بنای خوا دەست پێ بکەین یا الله دکتۆرم کاتۆ باش بڵێ کامێرە لێرە ژوازمان لێ نایانێت لە خزمەتتان بەس ئەمە مشکلەیەکم هەیە ئەمە بە حسابە بێ وی پرۆتێکشن بێ بەس نییە دکتۆر بەردەوام ڕێنمای تەندروستی ئەم جاریان تاوان بەسپاسەوە ئەم جاریان قسەیەکی خۆش نوکتەیە مەتەڵێ فانەکانی پێوە مەشغوڵ بکەیت هیچی لە خەیاڵان نییە ئەم تێستی عینەکەکەم بەس هیچ دیار نییە ئەوە بێ ماسیەکە دەرکێ ماسیەکە دەرکات حەزم لە ڕەشەکەنەوەی کەم بەڕێنیشی ترە جارە هیچ Here we go now. Batman scoop on the mic, mixing the mix on the wheels of steel. This is what I was fucking born to do. Let's go. بۆ خەش گەشتنی سەرجادەی قەیت بڵێن پێری وەزارایف